بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە پۆدکاستی ئەم جارەدا لەگەڵ کەسایەتێکی پڕ ئەزموون گفتوگۆ دەکەین، ئەویش بەڕێز کاک عەبدولستار مەجید کە بەڕێزیان لە پێشمەرگە و لە وێزگەکانی لە شاخ دواتر لە حکوومەت و پەرلەمانتاریدا حتمەن کۆمەڵێک بەسەرهات و کۆمەڵێک وێزگەی ژیانی هەبووە. ئێمە هەوڵ دەدەین باز لە وێزگەکانی ژیانی بکەین و هەوڵ دەدەین ئەو بەسەرهاتانە یاخود ئەو چیرۆکانی کە هەم لە شاخ هەم لە شاردا هەم لە حکوومەت و پەرلەمانتاریدا ڕوویداوە گفتوگۆی لەگەڵ بکەین. کاک عەبدولستاریان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتان. سەلامەت یاخوا موفەق بی کاک دانیێل. زۆر سپاس. سەلامەت یاخوا. پێش بێمە سەر گفتوگۆ و پرسیارەکانمان ژیانی خۆت چۆن ئەبینیم و پێم وابێت کتێبیشی نووسی و لەبارەی ژیانی خۆتەوە ئێوێزگەکانی ژیانی خۆتە، بەڵام بەگشتی چۆنیە گەشتبینی تێدایە ڕەشبینی تێدایە هەندێک کەس لەوانەیە زۆر بێت کات هەمیشە ژیانی خۆی بە ڕەشبینی دەبینێ، هەندێکیش هەیە هەمیشە وەرداوم و گەشتبینی سیری ژیانی خۆی دەکات. جەنابتان لە ژیانی خۆتان چۆن دەڕوان؟ بە ناوی خوای بەبەزەمی بەخشندە، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. من خۆشحاڵم لێرە کە هەم بەدیداری بەڕێزتان هەم بەدیداری بینەران و خۆشەویستیش دەگەمەوە. وەڵا کاک دانیال، ئەگەر باسی بەسەرهاتی ژیان بکەم، یانی ئەو کە باز لە بەسەرهاتی ژیانی من بێ، بە نیو سەعات و بە 2 سەعاتوانە تەواو نابێ، چونکە من لە 20 ئەڵقەی ئەوان نیو سەعاتی یا زیاتر هێشتا زۆر شت هەیە بەڕاستیەوە بە پوختی باسم کردووە کاتی خۆی کە دوایی کراوەتە کتێب. بەڵام بەنسبەت خۆم من هەمیشە بەڕاستی لە ژیانی خۆم و لە ئەو کاروبارانی کە من کەوتۆتە سەرشانم، ئەو ئیشانێک کە پێویستە بیان کەم، ئەو بەرپرسایەتانێک کە پێم سپێردراوە، چ لە کاتی پێشمەرگاتی کە هەر پێشمەرگەیەکی سادە و ئاسایی بووم، چ بەرپرسایەتیم هەبوو بێ، ئەمن هەمیشە بەڕاستی بە گەشتبینی و بە ئومێدەوە تەماشای ژیان و تەماشای ئامانج و ئاواتەکانم کردووە. هەرگیز ڕۆژێک ینی من بەڕاستی بەبیرم نایە بە شێوەیەک بێ هیوا بوو بم دەست لە کراس دەربێنم و قەدەمم بشکێ. هەر ئومێدم هەبووە و هەر گەشتبین بوومە و ئین لە کاتێدا زۆر جار بووە ینی ئەوانەی دەوروبەرم، چ لە شەڕەکان، ینی لە کاتی پێشمەرگایەتی، چ لە کاتی حیزبایەتی کە وەزمان زۆر ناخۆش بە بەتایبەتی قۆناغی ڕاگەاندنی کۆمەڵ و دواتر جیرانی مامۆستا عەلی باپیر و چەند سەرکردە و کادیرێک و جیرانی خەڵکەشی زۆرمان ئەو کاتەی لەلایەن یەکێتیەوە لەلایەن پارتیەوە خەڵک هەبوو بێ ئومێد بووە، ینی خەڵک هەبوو بێ تاقەت بووە لە سەرکردەکانیشمان. ئەمن بەڕاستی هەمیشە پێم وابوو مرۆڤ دەبێ هەوڵدا و خوایەکەیە لەسەرەوە ئەمڕۆ یا بەیانی دەرگای خێر دەکاتەوە، یان ئەوە تا دەرگاش نەبێتەوە دیارە ئەوە بۆ ئێمە خێرە. گرنگوێ مرۆڤ ڕاوەستاو بێ و چەسپاو بێ، مەبادی و پرەنسیپەکانی نەدۆڕێنێ. بۆیە بەڕاستی من لە کاتێدا کە زۆر ناڕحەتی بوو بێ، ئەمن قەت ناڕحەت نەبووم بۆ مانایە کە بێهیوا بم، بۆ مانایە کە قەدەم بشکێ. من ئینسان خەفەت دەخوا و ناڕحەتیش دەبێ، ینی سەغڵەتیش دەبێ، بەشتی خۆشحاڵ دەبی، بەشتی ناخۆش ناڕحەت دەبی، بەڵام گرنگوێ ئینسان بێ ئومێد نەبێ و گرنگ ئەوەی ئەتوو قەدەمت نەشکێ و لە هەوڵ و لە هەنگاونان بەرەو ئامانج و گەیشتن بە ئامانج سارد نەبیەوە و نەوەستی. ئەو ینی ئەوەی کە ئومێدێکی زۆرتان هەبوو، گەشتبینێکی زۆرتان هەبوو بەتایبەت لە سەردەمی پێشمەرگایەتی و شاخدا، پێت وایە هەوێنێک بۆ گەیشتن بۆ ئامانجا بۆ نمونە بە چەند پێشمەرگەیەکەوە ئومێدتان وا بووە کە ڕۆژێک دێتم حزبی بەحسە کۆتایی دێت و ینی دێنەوە ناو شار و ئەم شتانە هەمووی کۆتایی دێت، ینی ئەمە پێت وایە کە بناغی گەشتنە بە ئامانج؟ ئەمە پێم ماوە بەڵێ، چونکە خوای گەورە بەڵێنی بە بڕواداران داوە کە خوای گەورە بڕواداران سەردەخا ئەمڕۆیا بەیانی بۆ سەرکەوتن. ئەو کاتەش ئێمە هەروەمان بیر دەکرد، ئێستاش هەرمان قەناعەتم هەیە سەرکەوتن مەرزنی هەر لە مەیدان سەرکەوێ، گرنگ ئەوەیە مەبدەئت سەرکەوێ، گرنگ ئەوەیە ینی خۆت نەدۆڕێنی
گرنگوێ بەرنامەکەت نەکەوێ دەنا لەوانەیە وەکو ئەشخاص لەوانەیە تو بگیری لەوانەیە بکوژری لەوانەیە هەموو شتێک بەسەر بێ ئەمە یەک دوو بام شتێک بۆ بژێڕمەوە لە کاتێکدا کە ساڵی 1970 بەدواوە هەمومان کەوتین سەر سنوورەکان و ئەو دیوی ئێران یان سەر سنوورەکان ئەمێک لەبارە خۆم بەڕاستی سەر سنوور من لە بێدەلان کە لای قاسمە ڕۆژ سەر سنووری ئێرانە بێدەلی خوارێ گوندێکی عراقە ئەمە لێ بارەکەمدانە بەڕاستی تیپێکمان هەبوو نوتنوی سەربەستی خەڵک بێهیوا بوو لە شۆڕش بە حیزبەکانەوە بە هەمویانەوە ئێمە ئەو کاتە ئومێدمان هەر هەبوو کە ئێمە سەر دەکەوین لە ساڵی 1989 مانجی 11 مانجی 12 بەرەو 89 بەرەونەوە ئێمە مەفرەزەیەکمان کرد 11 کەس بووین هاتین لە ڕەبایەکی حکومەتی بەعەز دەین لە کورتەک فەوجێکی لێبوو لە ڕێ لە قەندیلی کە داهاتین لە لای تاتی دوی پێدەگوترێ ئەو ناوچانە لە قەندیل لێ بەس ئەلغامان داکەوتین نەمازانی ئەلغام ڕێژ کرابوو کەسیش پێی نەوتن شارەزایەکی نەخۆ ئەو ناوچە هەموو چۆڵ بۆ کاتێ ینی هیچ کەسی لێ نەتەژێتەوە پێیان مەحدوور ئیداریە منتەقەی محەڕەمە پێشتر ناوچە ئازادکرامان پێدەگوت ئێمە بەس حکومەتی عراقی گرتیەوە بەس ئەو ناوچانە کەسی لێ نەبوو خەڵکمان لێ بریندار بوو تەبان کا حەمەدە مینی ژاراوەی گەڕاینەوە بە ناچاری ئەو کاتی حیزبەکان دەیانگوت بزوتنەوەی ئیسلامی و جەماعەتی مامۆستا عەلی باپیر و ئەوانە دەیانێ بەم فرژ 11 کەسی حکومەتی بەعەز بڕوخێنن ینی گاڵتەیان بە ئێمە دەکرد کە ئێمە ینی کەورەمان بەرز بوو لەو کاتێک کە خەڵک بێهیوا بە ئێمە مەفرەزەمان دەکرد بۆ لەدانی بەعەز نایمە قەت بێهیوا نەبووین وەلەخوا بەزیاد و داعش ئەوە بوو کە خوای گەورە دەروخەیری لەم میلەتە کردەوە بە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 زۆر باشە کاگە بسابینە سەر ئەزمموی جەنابتان لەوەی کە بوونەتە پێشمەرگە لەوەی بەشداریتان کردو لە چۆنی بوو بەشداری جەنابەت لە شەڕەکان لەگەڵ حیزبی بەعەز ئەمن یەکەم شەڕم لەگەڵ حیزبی بەعەز ساڵی 1970 بوو لە شەڕی دەرەشیر حکومەتی بەعەز مانجی 2 بەرەو 3 بوو بزەبت ڕۆژەکەم بەبیر نەماوە بەڕاستی زۆر لە شەڕەکانە لە هەر شوێنێکە هەر سوپایەک کۆمەڵێشت هەیە تەشجیعیەکە زۆر جار بە دروشمە هەندێک جار ئاینی پیرۆزی ئیسلامە و کەسانە ئێوە چ شتێک تەشجیعیەکردن کە شەڕ بکەن ینی بتوانن شەڕ بکەن نەترسن لە شەڕ وەڵام پێم وایە یەکەم بیر و باوەڕ زۆر کاریگەری هەیە بۆ ئەوەکە مرۆڤ ڕوبەڕووی شتی زۆر گەورە بێتەوە جا دەسەڵات بێ ترسی زۆر گەورە بێ مردن بێ لەوانەیە زۆر بە شانازیەوە پێشوازی لێ بکە ڕوبەڕووی بێتەوە دووەم مەسەلەی ئازایەتی ئەم بۆم دەرکەوتوە بەشێکی جیبیلیە واتە خوای گەورە لە بنەڕەتدا ئەو کەسەی وا خوڵقاندووە ئازایە یەکێشکی وا خوڵقاندووە لە بنەڕەتدا لەسەر خۆیە یەکێشکی وا خوڵقاندووە لە بنەڕەتدا بەبێ ئیمان و عەقیدەش ڕاستگۆیە خاوەن بەڵێنە شەرمنە ینی مەبەستم لەگەڵ حەقە بۆ نمونە دژی زوڵمە هەندێکی ینی هەندێک سیفەتی خواتە لە بنەڕەتدا لە مرۆڤیدا خوڵقاندووە هەندێکیشی بەڕاستی ینی بە ممارەسە ئینسان پەیدای دەکا بە بیر و باوەڕ بە خۆپەروەردەکردن پەیدای دەکا ئازاتیشێک لەو شتانەیە بەشێکی خدا پێ دەبەخشێ لە بنەڕەتدا بەشێکیشی بیر و باوەڕ بەڕاستی مرۆڤی ترسنۆشی دەگەیانێتە ینی ئەندازەیەکی باش لە ئازاتی بەس ناڵێم زۆر ئازا بەڵێ ئەمن یەکەم شەڕمەوەدا ئەو ساڵی 1970 مانجی 2 بەرەو 3 حکومەتی بەعەز جاش و جێشێکی زۆری هێنا بۆ شیرە و دەرەشیر و کاتێمە مەقڕمان لە مەلەکان بۆ سەرچاوی مەلەکان هاتینە سەر شاقی دەرەشیر ئەمە شەڕم نەدی بۆ بەڕاستی تاو کاتەی شەڕی ئاوا تەمرینی کردو پێشتر نەخێر هەر بوومە پێشمەرگە ساڵی 87 کۆتای 88 توش ئەم شەڕێ بووین 3-4 مانگ پێشمەرگە بووم بەفر زۆر کەوت بوو بەبیرمە لە شاخی دەرەشیر و ئەوانە بەسەر کەوتین بێکێسێکیان بە مندا حکومەتی بەعەز هجومێکی زۆر گەورە هێنا هێندێک خەڵکمان لە خوار و بین لە خوار شاخی دەرەشیر وڵاخ و خەڵک و قەڵەباڵغی
گوتم کاکەوە جاش و جێشن تەنها کاکەوانە کاروانچین و وڵاخیان پێین بابە کاروانچی دەکات لێرانە بۆ وەزعی گوتم با ڕستە بیکەسێکی دەتەقین بزانین هەڵوێستیان چییە وڵا ڕستە بیکەسێک بەسەدا تەقاندن تەمەن دەستیان کردەوە بوو بە شەڕ فیشێک دەهات بەڕاستی ویزەویزی گول لە تەمان کە دادێک ویز پێدێت تێدەپەڕی ئەمن ئەو کاتەی شەڕم نەدی بوو ئەوە خۆم دەپەنا بەردێک دەنیان مەسەڵەن ئەو خۆم بە عەرزی دادەدا کوڕێکمان لێ لەگەڵدا بوو ناوی کا محەممەد بوو خەڵکی بەخۆزکەینی بوو گوتی ئەوە چێتی بۆ ئادێک گوتممەدی ئەوەی گوتی کاکە خۆ فیشەکە تێپەڕیەوە خۆگەوێت کە بەوێت دەکەوت دەبی پێشی خۆ لە پەنا بەردێکینی خۆت بشاریەوە زان بەسمەی بەڕاستی من شەڕم نەدی بوو ئەوە یەکەم شەڕمان بووە لەو شەڕێدا لەخوا بەزات بەعسکە لە هەموو قۆڵەکانەوە تەبەن لێ درا و خەڵکی لێ کوژرا ئەمە مەقەرە کاتی لەوانەیە بەمە 20 کەسێک دەبووین چکە مەقەری دەرەشیشمانە وڵات زیاتر بووین چکە مەقەری شیرێشمان هەبوو ئیمەلەکانیشمان هەبوو لەوانەیە بە هەمووی 50 کەسێک ئاوا دەبووین 50 کەسێک زیاتر بەم شێوە بەس هێزەکان یەکێتیشی لێ بوو لە شاخ ژیانتان چۆن بوو خەوتن مەسەڵەن خواردن چۆنی وەڵی ژیانی ئەو کاتەی زۆر ناڕەحەت بوو خواردن نەبوو ینی بۆ نمونە ئێمە ئەگەر برنجمان هەبوایە وەکو جەژن وا بوو برنجش لە هەبووە زۆر ینی جەژن بوو یا شلەمان هەبوو بە تاقیتەنی یا برنج هەبوو یا مەسەڵەن ماستێکمانێک دەست کردووە لەو گوندانە بەشی زۆری بەخوا زەمەکان ببینمە خورمامان خواردەوە خورما و ئاو و نان و ژیانێکی زۆر زۆر سادە و بۆ ناڕەحەتیش بەڕاستی خۆ دەزانێ وەرە نە ئاوەدانی لێیە نە کارەبا هەیە نە ئاو هەیە نە خەڵکی لێیە تاقە مەقەڕێک مەسەڵەن لەم ناوچەیە تاقە مەقەرێک کە لەو ناوچەیەکە زاری وایە مەفرەزە بووین دەگەڕاین ینی بە سەعاتە ڕێ دەڕۆژی تووشی دوو کەس نەدەبێت مەگە تووشی مەفرەزەکانی کەی حیزبەکان بوو باین دەچێ گوندێکی مەسەڵەن خانی هەموو تێک دراوە ماڵی دوو ماڵی تێدا ماوە ئەویش فەقیرە تا فەردە ئاردێکی لە شاری هێناوە تا دەبە نەوتێکی هێناوە قیرسپی بووە بە ناڕەحەتی مەسەڵەن لادابە لەلایەن ینی ناڕەحەتی و بەڕاستی ئێمە بە حەقیقەت زۆر مساعدە و مڕاعەتمان دەکرد بەس بەڕاستی پێشمەرگەی لایەنەکانی کە مڕاعەت هێنەدەکردن و بەداخەوە پاداشان ئەوەی بڕی ئێستا گوندەکانمان لە ینی هەروەکو زان کەلاون لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی لێگەبانەوە لە ڕووی ئاوە لە ڕووی مەکتەبەوە لە ڕووی بنکەی تەندروستیەوە وەڵام دەمگوت دەبوو ئەو گوندانە ئەوەی کە ماوەتەوە ئێستا هەیە وڵای دەبوو بۆیان کردمان بە بەهەشت ئەوەندەیان خزمەتی پێشمەرگەی کردووە بەخوا ماڵی وا هەبووە خزمی خۆمە لەو گوندانی لای سەرڕێی کۆیە ینی دەیگوت جاری وایە ماڵی مام حاجی کاکۆلی بەڕەحمەت بێ بخۆین ماوە کوڕەکانی ماون دەیگوت وەڵی جاری وا هەبوو 50-60 پێشمەرگوێت 4 ڕۆژ 5 ڕۆژ لێرەمانەوە سێزەمەندانمان بۆ کردو گوندێک ینی تەنها بنەماڵەیەکی لێبێ وەرە 10 ڕۆژان خزمەتی 50 کەسی بکە یەک و دوو سێژ نا بۆیە بەڕاستی ناڕەحەت بوو ینی خەڵک بەڕاستی خزمەتی پێشمەرگەی کردەوەی کە لەوێ بوون بەس ئێمە لەخوا بەزە بار قورسی نەبوون با من عەرزت بکەم کای دانیال بەخوا جاری وا هەیە لە سماقولی بەڕێکەوتین چوین بۆ مەلەکان سێ چوار شاخی دەبڕی ئەو هەموو دوورە ئەگەر نوردێنانێکمان پێ بوو بێدەنا پێخۆریشمان نەبووە وڵی بەناو باخی خەڵکیدا تێپەڕین بەناو ڕزی خەڵکیدا تێپەڕین بخوا خوا دەزانێت دەیجێڕمەوە ئەوە ئەمە ناڵم ئێساوام و هەندە بەتەقۆم بەس بخوا ئاوا بین ئێمە وەڵی بیلاوتە اللهی وشەترێکمان لێ نەکردوتە دەماگوت ڕەنگە حەرام بێ داخۆ ئایا کابرا ئیجازەی داوین ئێمە لێ بخۆینیاننا ڕاستە کوردەواری خۆم ئێستا بە بابی خۆمەوە بێستانی کردووە شتی کردوتە بەگوتێتی خوایە ئەوەی لێ خوارد ڕێوبار هات لێ خوارد و بەڵام نەیبا لێ خوارد گەدەنی ئازابێ کوردەواری هەموو بەعام هەروە بوو بەس بەخوا خۆمان دەپاراست بەخوا هەرمەیەکمان لێ دەکرد دەماگوت برسیشمان بوو هیچمان پێ نەبوو ئەمە خۆمان پاراست و بەڵام بەداخەوە حیزبەکانی کە باگرانی بوون بەسەر خەڵکیەوە بە نیوێ شەو نانی بە خەڵکی حازر کردووە پاداشتەکان ئەوەیە بڕ تەماشای گوند و ئاوایەکان بکە بەداخەوە هاتنەوەتان بۆ شاریاخۆت بۆ گوندەکانی خۆتان چۆنی بوو لە شاخەوە چۆن هاتنەوە چۆن ینی ترسێکتانەوە دەستگیر بکرێن وەڵای ئێمە چەند برایەک ئەو کاتی لە بزوتنەوە ئیسلامی لە هێزی شافعی ئێمە زۆر دادەبەزین بۆ ناو شار بۆ چالاکیکردن بۆ ناو شار بەڕێگاکان داداهاتین بە قاساغڕێیاندا شەو لە سماقولی بەڕێ دەکەوتین بۆ نمونە داهاتین لای
نازم چەند شارەزان نزیک سەفینە لای ساردکە و مەسەلەن ئەو مەنتیقەی وێندەر حاجی ئەحمەد لێ ئاودی دەبین بەرەو هەنارە لەوێ لە هەنارێ و بەرەو داهاتینە ئەو دۆڵانی ئەوێندەر داهاتین ئەو چەمەی کە دێ بەرەو کەس نەزان لە شەرەبۆتیەوە یعنی داهاتین شەرەبۆت و بەرەو کەس نەزان و بەرەو هەولێر بە قاسەغەڕیان و ئەنجاری وای مەسەلەن ینی ڕبای حکومەت لێ بە تەقی کردووە کە بە دۆڵەکەی داڕۆیشتوین تەقی سیلاح و مەسەن بەڕاستی بەست بوو بەرد و شتویان بم پێ دەڕۆی مەسەن تەقەی داهاتوانە دەترسان خۆ کەسیان نەدەبین بەڵام تەقیان بەسدا دەکردین جوابمان نادایەوە یعنی ئاوا چوونی ناو شار و لە ناو شار چالاکیمان کردووە لە ناو شار شتمان کردو بەڕاستی گراوینەوەش بەڵێ و تووشی موقیفی زۆر ناڕەحەتیش بووین یەکێ لەوانە پێما بێت لە مردن ڕزگارتان بۆ گەرباسی و بەسەراتەمان بۆ بکەیت ئەوە جارێکیان ئەمن و شەهید جیهاد و شەهید کرێکار بووین بۆ چالاشیشی ناو شار دەچوین بۆ شوێنێک دەماچەمان پێبوو و کلاشکۆپمان پێبوو و تێئنتیشمان لە سندوقی سارەکەی پێبوو لە لای خەستەخانەی پێدەوتە جمهوری کۆماری کامسەر ئەم جۆرشتانە بوورە پێشتە بڕۆم زۆرجە بە پلانەکرێ پلانێکدا ئەنریان کەسانی کە لە شارە هەواڵتانە دەنیا وەرن ئەو ئێستا کاتەکە گونجاوە ئەو شتانە نەبوو بەبە بێگومان ئەوە مە ڕێخستمانەوە بەڵام ئەو مەفرەزەی کە تووشی ڕاستیێمە لە نەکاو بوو ئێمە ئەو سێ کەسە شەهید جیهاد و شەهید کرێکار و بەندەش سارێکمان پێ بوو ئێمە کلاشکۆپێکمان پێبوو دەمانچێکمان پێبوو تێئنتیشمان لە ناو سندوقەکەی پێبوو بۆ چالاکێک دەچوین لە لای ڕاست خەستەخانەی کۆماری هەولێر ئەو کاتی شەستی و بەڵام فراوان نەبوو لە نەکاوێکی کە ئەوە توز پێچی تێدایە لە نەکاوێک بەڕاستی کەوتین بەسەر مەفرەزەیەکی مشتەرەکە حکومەی داکەوتی 70-80 چەکداری لێبوو ئەم پێیان دەوت مشتەرەکە واتە پێک هاتوو لە پۆلیس و لە ئەو کاتی ئاسایشی ئەوان ئەمن و ئیستیخبارات و عەسکەر و وەڵامش کەوتی ناوێن مەجال نەوێن بگەڕێنەوە ئەوە کە ڕایگرتین عەرەب بوو وتی هەویاتکم ئێمەش هەویەکانمان هیچ مشکلێمان نەبوو لەگەڵ هەویە بەڵام من بەڕاستی کلاشکۆپێکم پێ بوو لە ناو تەلیسێکم دانابوو دەستم بۆ برد بەڕاستی چکە گوتم ئێستا وردە لێک ئاشا دەبین هەویەکانمان دا گوتی یاڵ ئەفتح سندوق بەڕاستی ئەو مشکلە بوو وەڵام من زیاتر مەسەن بەڕاستی دەستم بۆ سیلاحەکەی بردووانە و ساقش ویستی بێتە خوارێ دەرکەی کردەوە و هێشێک لەو لا ڕاهات ئەمە زۆر گرنگ بوو کە نەشڵەژاون ناوەڵە بە زەمن بەڕاستی زۆر جارات لەو شتانە وڵا پیاژ زۆر ئازا بوو شەهید کرێکار شەهید جیهاد لەوی ئازاتر بوو حقیقەتەن ئێمە دامان ناوکمە ئێستا تەمان تووشی لێکدان دەبین و دەمەزانی هەر دەست کوژڕین بەس هیچ چاری کەشمان نەبوو پیاو لێ ڕاهات نای مام ڕەسوو بوو خەرچی گوندی مەبوو مامۆیان پێدەگوت مامی مام حوسێنی وەڵا هات ئاوایکی کردێ ئەمی ناسی گوتی فلان کەس گوتم بەڵێ تۆ لە دەستەکەی تەمەش ئەو کاتی خوارە دەست لە دڵی هاویشتم و فعلا ینی سەدام ئەو کاتەی عەفوێکی دابوو گوتم هاتوومە تەسلیم بووم گوتم تەسلیم بوومەوە گوتی ئەویش بە تەوس و خزم بووە خۆخۆدی ئەگەر تەسلیم بوو ئەمە دەیزانی ئەوە بە تەوس و تەسلیم بیەوە یعنی وانییە و دیارات و پێشمەرگەی بۆ شت هاتی ئارێ بەخۆی خوا دەزانێ گوتم گوتم هەفتەیەک دەبێت تەسلیم بوویمەوە گوتی کابرا عەرەب گوتی هەدۆ لە گەڕایبی خەلیهم یڕۆحون چۆن قسەی ئەو ڕۆژ لەلای ئەو سەرباز یەکتریان دەناسی ئەویش لەگەڵوان بوو گوتی ئەوە خزمی منن دەیانگرە با بڕۆن گوتی یاڵە ڕۆحو من بەڕاستی دوای ئینتیفاضە هاتیم چوم سەردانم بەڕەحمەت بێ نەماوە ئێستا وەفاتی کرد زۆر سپاسم کرد بەڵای ئێستاش خانەوادەکەی من هەر مەمنونیانم حەقەتەن و هەر هەموو شۆمان هەیە خزمن ینی زۆر زار بەڕاست تووشی ئەم هەڵوێستانە بووین بەسەراتێکی کەت هەبووە ساڵی 1970 وەی کە قەسڵ بۆ کەسێکە نێشتەوە چۆنی بوو ئەوە کۆیکەیتەوە بیبێت یا بیکڕیلی لە هەشتی 1970 کە شەڕی عێراق و ئێران ڕاگیرە حکومەتی بەعز ئەو کاتی بەڕاستی دەست بەتاڵ بوو بۆ هێزی پێشمەرگە هاتووە ئەو ناوچانێکی پێ دەوتە ناوچەی ئازاد کراوە هەر لە دەربەندی گۆمەسپانی بگرێت بە پانتایی هەتا کۆیە بە پانتایی وە تا سنوور هەموو ئەو دۆڵانی سماقوڵی بالیسان و ئاکۆیاتی ئەوان هەموو بەدەستی پێشمەرگەوە بە بناری قەندیلیشەوە هات ئەو منتەقانە کۆنتڕۆل کاتەوە طبعا بەڕاستی عەلەن پێشمەرگەی مقاومەی نەکرد
ئەم مەفرەزەیەکی پازدە کەسی ماینەوە ئەو کاتێ دەگوترا مەفرەزەی ئیختیفا. باوکێک پێم وابێ کوڕەکەی شەید بۆ لای ئێوە بووە خۆشی پێشمەرگەیەکێتی بۆ شتێکی وە ئەوە زۆر لێدارن لە شەڕی ناخۆ دەزانی ئەو کاتەی خەڵک دابەش بوو ینی بەسەر یەکێتی و پارتی و بزوتنەوە جا برا هەبوو یەکێتی بۆ براکێکی پارتی بۆ یا بزوتنەوە بووە و حەقەتەن شتی وا زۆر ڕوویدا لە شەڕی ناخۆ بەداخەوە. یەکێک لەوانە بەڵێ کوڕێک هەبوو ناوی کار ڕێباز بوو، کوڕێک زۆر چالاک و ڕوحسووک و ڕێکوپێک بوو، گەنجێکی جوان. تەمەنە شەڕی ئێمە لە قەڵازێ کوژرا، خوا بە شەیدی قبوولکە. ئەوەی کە بڵێن بەڕاستی جەنازەکانمان هێندێک بەجێ مایمە. یەکێک لەوانە ئەو بوو. یەکێک لەوانەیە کە گەیشت بەسەر جەنازەکەی بابی بوو، چەکدار یەکێتی بوو کە بینی بێەوەتەمە حەقەتەن ئەمن دوو ڕوایەتم پێگەیشت بەڕاستیشیان گوتیان چەچیان کرد وتیان ئەو شتێکی بکە کوڕی کوژراوەوانە و یەکیش گوتیان وڵات چەکەی فڕەدا و جەنازەکەی بردەوە وازی ناوەسم لە وەزەکەی مەبەستمەیە ینی ئاشتی زۆر ناخۆش بەڕاستی ڕوویدانی دیمەنی زۆر ناخۆش بوون. خوا گەورە لە هەموو لای خۆش بی ئینشاڵڵا منە ناخۆشانە نەبینینەوە ئینشاڵڵا. یەک بەسەراتی کەش کەمێک باسەکەی کۆتایی بە بەرنامەکەمان دێن. دوای ڕاپەڕین پێم وابێت بەڕێستان دەچنە هەندەران و لەوێ چەند ساڵێک دادەنیشن و جەنابەت دەستگیر دەکرێت و 6 مانگێک لە بەندیخانە دەمێنیتەوە لە ڤێڵز. بەڵێ چۆنی بوو بۆچی دەستگیر کرد؟ وەڵای من ئەو کاتەی بەهۆی قەرزێکی زۆرەوە کە لە شەڕی ناخۆ کەوتە سەر ئایلی ئێمە بەڕاستی بەهۆی بزوتنەوە تەبان هیچ ڕێک نەبوو قەرزانە بدەینەوە. ئەو کاتی خۆزانی ماڵ تاڵانکردن و شت تاڵانکردن و مەستەفێکی زۆر و حاسە وردەکارێکی زۆری قەرزێکی زۆرمان کەوتە سەر. دام لە ئەو کاتی سەکردایەتی خۆمان کرد و ئەم ئەندای مەکتەب عەسکەری بووم لە مەکتەب عەسکەری گوتیان وەڵای کاکە ئێمە ناتوانین ئەو قەرزەی بدەین و هیچمان پێ ناکرێ و یەکم کاکە ئیجازەم بدەن دەچم بۆ خۆم لە دەرەوە ئیش دەکەم و ئەو قەرزەی دەمەوە. پێیان ناخۆش و بەس ئیجازەکەیان دام بەڕاستی چووم کە داخیل نەمسابین بە قاساق چوین بەڕاستی. ئەو کاتی هێندەش قورزنەوە بەس بە هەر قاساق ڕێ بوو هەر لە تووشیارە هەتا ئەوێ لەوێ 6 ساعات دەوری 12 بوو لە بڵێن بە لۆریێکی گەورە بوو ئەو تڕێلەکان بوو تەبەندا بەزین حەقەتەن من نەمزانی چێت 4 کەسی کەشم لەگەڵ دابوو بن ئەوان ئی تورکیا بوون کوردی تورکیا بوون هەندێکیان کاتی خۆی لە ئەڵمانیا ژیا بوون ئەوان زانی بە ئەڵمانیا ئەو شوێنە کە دابەزین ئەمنیش تەمەشایەکمان بەفر زۆر کرد ماجی 12 بوو 7/12/98 تەبان گوتیان چ بکەین چ نەکەین ئەمیش بەڕاستی شارەزا نەبووم گوتم با بچینە ماڕ بین کاکە خۆی لە کوردستان نیە و لای خۆتانی بچی لەم بەدەرکەی ماڕان دەوی پۆلیسی بانگ دەکەن و ئەی چ بکەین گوتیان دەڕۆین دەچینە شار و ئەوانە هۆتێلێک تەمان لەسەر زادەکەی ڕۆیشتین گوتم بۆ ئێرە چێکتن ئەڵمانیا تۆزە ڕۆیشتین نووساو سالزبۆرگ گوتم با بە ئەڵمانیا نەوێ نەمسایە گوتیان چۆن گوتم بەڵێ من تۆپانیم زۆر کردووە کاتی خۆی یانەیەکی زۆر بە قوتی نەمسا ناوی سالزبۆرگە کوڕە گوتیان وانە بێ گوتم بەخوا ئێرە نەمسایە وەڵا تۆزش کە ڕۆیشتین وەڵا پۆلیسمان لێ ئاڵات پێ دەچێت تەلەفۆن شتیان کرد بێ خەڵک 5 کەس بەسەر زادی دابڕۆی و دیار بوو مە خەڵکی غەریبەین و ئەوانە بەو نیوەشەوەی و وەڵا دەورەیان لێگرتین و تەمەمەیان گرت و بردنیانە سزن تەمە لێوێ ئەوانەی کە ئەوراقیان پێ نەبایە ئەو کاتێک قانونیان وا بوو ینی ڕێنمایەکی وەزارەتی ناوخۆیان بوو بەلایانی کەم 6 مانگ دەگیران 6 مانگ بەسەرەوەش وەڵامە لە شاری فێلز جیرانی و تەمە 6 مانگ لێمانی بەڕاست 6 مانگکە حەقەتەن ناخۆش بوو ئەو سزنەی کە دروست کرابوو کاتی خۆی ئەمن دوای مێژوەکەم زانی هێتلەر کاتی خۆی دروستی کرد بۆ مەجریمە گەورەکان چکە کاتی بەڵێن سەردەمی هێتلەری نەمساشی بەدەستەوە بوو بۆ مەجریمی زۆر گەورە دروستی کرد بوو زۆر محکەم بوو حەقەتەن یعنی حتا بڵێن ژووری تاچی بوو دوو قەروێری لێ بوو بچکە کە دەرگاکەیان دادەخست یعنی دەرگا و دیوارەکە یەک شت بوو ینی ڕازە بۆ قەبر ئەوە بۆ تعزیبی نەفسی سزنەکان بوو ڕۆژی ینی هەفتەی ڕۆژێک مەهازەیە کە بوو برادەر شتم دەهاتن حەقەتەن کتێب و شتیان بۆ دێنام وەڵا وردە ئەوە خەریکی خوێندنەوە و قورئان خوێندن و لەبەرکردن و ئەوانە بووم ناخۆش بوو بەس بەڕاستی ڕاهاتم خەڵکی لێ بوو تەحملی ناکتەوەن هەر هاواریان دەکرد ینی ناڕەحەت بوون کوڕێکی مەغریبیان هێنا ڕۆژی لەک لای ئێمە نابەز لە ئەو شوێن ژوورەکانی کە بوو هەر هاواری دەکرد خەڵکەشی ئیزعاج کرد بوو چوێک پەنجەرەی گچکە هەبوو
لە سەرۆ ئاجێ لەشی دەبوو لە دەرەوە بێن ئەوە وڵای من ئەو کاتەی 4-5 مانگ دەبوو لێوێ بووم پۆلیسیشان هات پڕ بەڕاستی زمانیش فێرم کوڕێکی لێ بوو ناوی گۆستاف بوو نەمسایی و گیرا بوو داوام لێ کرد بەڵێ ئەرێ وەڵا وڵای کوڕی زۆر چاک بوو علاقەیەکی باشمان دروست بە تا لە ئەوروپاژمان علاقەمان هەبوو دوای لێم بزەر بوو بەڕاستی طبعا گوتمە مدیری سزنەکەی گوتم ئەگەر ئیجازە بێ ئەو کوڕە با ڕۆژی 2-3 ساعت دەرسم پێ چکە نەمسەش ئەلمانی قسە دەکا یان دەکات زمانی ئەلمانی یەکتی باشە و مادام ئەوان بەڕاستی ئەوروپیان خۆش زمانەکانیان بزانی یعنی تەرجیع دەکەن کار ئاسانی بۆ دەکەن طبعا وردە بڕ ئەلمانی فێر بووم ئەو کوڕە هەر هاواری کرد ئەو مەغریبیە تەمە لە خۆیدا هاواری دەکردن ئەزم دەی قیژان خەڵکی نیوەی شەو خەڵکی بەخەبەر دێنا وڵا بانجێکردن کاکە وەرە تو عەرەبی دەزانی وتم بەڵێ گوتی پێ بڵ بە ئەوە نەکا ئەوە ئێستا دەیبێنە پێی دەوتە گوێمی چیمە بە ئەڵمانی و هەتا ژووری پلاستیک من نەمەزان ژووری پلاستیک چی گوتم بردانی من دەتەمەند ژوور چ ژوور ڕەش هەمووی پلاستیکانی مێز پلاستیک تەختی خەوتن پلاستیک کور بەلوعە پلاستیک هەموو شتی لەناو خۆی بوو تەبەن دوور لە مەجلیس تەبەن ڕوتیشان کردو تەنها شۆرتێکی لە پێ بوو بۆ ئینەوە خۆ بخن چێنی شتێک بکە نە پێڵاو نە قەیتان نە قایش وەڵا لەوێندانە تەبەن هیچ خود دەنگ نایە دەنگ ناڕوە هیچ هەتا بەیانی تەبەن دیارە بەیانی کە نانوشتی بۆ دەبەن زۆر ناحەف زۆر پەشیمان بووە هەر فەقیرە هاواری هەر گریا بوو وەڵا بانجیان کردم وتیان وەرە وتم کاکە تو خۆت موسڵمانی گوتی بەڵێ کاشم دە سەبر تێبێ و تەحەممل کە تازەش گیراوێ بەخوا بە قیژە قیژ و بە هاوارکردن بەرنابی بە قسەی برای خۆت بکە تەحەمملکە و وەرە بە خۆدا وتەمە قورئانم پێزە قورئانیش خۆم پێ بوو قورئان با لەلابێ مەسەن بە خۆت بیخوێنە وردە و سەبر بگرە و گوتی بەس لێرە بمبەنە دەرێ یعنی قەت یەک هاوار ناکەم وڵا چاو لێ ڕزگاریان کرد و چوە ژووری خۆی شتی ناخۆش و ناڕەحەت و باشتی خۆشی تێدا بوو زۆر بەهەرحاڵ ئەرێ وەڵا سەلامەت بیا هەموو ئەزمونن ئەم پێم وایە هەموو ئەوانە مرۆڤ بۆ قۆناغەکانی دیکەی ژانی پێویستی پێ دەبێ و این بەلایەوە ئاسایی دەبێ هەندێک شتێ دوایی وای لێ دێ زۆر فراوان زۆر گەورە تەماشای قەزیەکان دەکات زۆر سپاسەکەین بەڕێز کاک عەبدولستار مەجید سەلامەت بی یاخوا بێمزەڕەت بی وەڵا خۆشحاڵ بووم کادانیال موفەق بن یاخوا سەلامەت بن سەربەرز بن یاخوا مولا بەڵێزان خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە لەگەڵ ئازیزێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ